لەگەڵ قەیرانی ئابووری و بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا قەیرانێکی دیکە بەرۆکی سەرۆکی فەڕەنسای گرتەوە، ئەویش خۆپیشاندانی هاوڵاتیانە. بۆ هەفتەی دووەم خۆپیشاندان لە شاری پاریسی پایتەختی فەڕەنسا و ناوچەکانی دیکەی ئەو وڵاتە بەردەوامی هەیە و شەوی شەممە هێزەکانی پۆلیس هەوڵی بڵاوە پێکردنی خۆپیشاندەرانیاندا بەهۆی ئەوەشەوە زیان بەر مارکێت و بیناکانی ئەو ناوچانە کەوت. ڕۆژێک تێناپەڕێت گوێمان لە توندوتیژیەکانی پۆلیس نەبێت. ئەم یاسایە لەسەر ئاستی ئاسایشی گشتی بۆ بە ئامانجگرتنی ئەوانەیە کە بۆ چەندین ساڵە جەنگیان کراوە بە تایبەت لە ناوچینی کرێکاراندا. خۆپیشاندانەکەی پاریس لە دژی یاسای ئاسایش و توندوتیژیەکانی پۆلیسی فەڕەنسا بەڕێوە ئاچێت کە بە پێی یاساکە نابێت وێنە و ڤیدۆیە ئەفسەر و پۆلیسانە بگیرێت کە لە ئەرکدان هاوکات لە دژی خراپی گوزەران و زۆری ڕێژەی باجە. وەزیری ناوخۆی فەڕەنساش ڕایگەیاند تا ئێستا 64 کەس لە خۆپیشاندانەکاندا دەستگیر کراون کە 22 کەسیان لە پاریس بوون، دەژڵێت 8 پۆلیس بریندار بوون. کاتێک باز لە ئازادی و مافەکەین بەبێ مافی کۆمەڵایەتی ئازادی ڕاستەقینە بوونی نییە. لە ئێستای ئازادی بۆ کرێکارەکان لە نێوان لە برسامردنیان ڕقبوونەوە لە سەرمایە. ئێستا بێت یا پارەی خوێندن بۆ مناڵەکان دابین کرێت یا دەستەبەری کۆمەڵایەتی. لە ڕۆژی شەمەوە توندوتیژی کەوتوتە خۆپیشاندانەکان، ئەوەش دوای ئەوەی پۆلیس هەوڵی بڵاوە پێکردنی خۆپیشاندەرانیدا لە ڕێگەی ئاوپیاکردن و لێخوڕینی ئۆتۆمبیلەکانیان بە نێو خۆپیشاندەراندا بەو هۆیشەوە زیان بەر شوشەی مارکێت و باڵەخانەکانی ئەو ناوچانە کەوتووە.